لەبارەی جوجۆڵەکانی داعش و زیادبوونی هەڕەشەکانیان لەسەر عێراق بە تایبەت لەگەڵ دکتۆر عیماد عەلو ڕوبایعی شارەزای ئەمنی و استراتیژی لە بەغداوە گفتوگۆی زیاتر دەکەم. دکتۆر سڵاوت لێبێ، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دکتۆر، بەپێی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بێ نزیکەی 3 بۆ 5 هەزار چەکداری داعش لە عێراق و سووریا هەن. مەترسی ئەم چەکدارانە ئێستا چەندە لەسەر عێراق؟ مێرەبان، زۆر سپاس بۆ ئێوە. ڕاستەکەی شانە خەوتوەکانی داعش و ئەو ژمارانەی کە نەتەوەیەکگرتوەکان ئاشکرایان دەکەن ژمارەی مەزندەیین سەبارەت بە مەترسی ئەو شانانە و بڵاوبوونەوەیان بەسەر جوگرافیای عێراقیدا. بەڵام بە گشتی دەتوانین بڵین کە پرۆسەی ڕاونانی داعش و بە دوواداچوون و دەستگیرکردنی ئەو شانە داعشیانە بەردەوامن. ئەم ئۆپەراسیۆن و کردانش بە یارمەتی هاوپەیمانی نێودەوڵەتی و هەوڵی هەواڵگری ئازبەرز دەکرێت. ئەم هەوڵە هەواڵگریانە بەم دوایە بوونە هۆکاری پاکتاوکردنی چەند سەرکردەیەکی ڕیزی پێشەوەی داعش بە تایبەتی لە دوای ئۆپەراسیۆنی وەثبەت الئوسوددا. لەوێ 14 ئەندامی داعش کوژراون، 6 لەو کەسانە سەرکردەی باڵای داعشن و لە ڕیزی پێشەوەی وەکو گوتم ڕیزەکانی داعشن لە نێو عێراقدا. ئەمڕۆ بە هەمان شێوە هەڵمەتێک و یاخود ئۆپەراسیۆنی محەممەد ڕەسوڵڵڵا دەستی پێ کردووە. ئەم ئۆپەراسیۆنە پشتی بە زانیاری هەواڵگری ورد بەستووە و لە ئۆپەراسیۆنی ڕابردوودا هەندێک زانیاری دەستکەوتون و هەندێک پێگە دەستیان بەسەردا گیراوە و لەوێوە ئەم ئۆپەراسیۆنە دەستی پێکردەوەکو درێژە پێدانێک بە تایبەتی لە بیابانی ئەنبار و لە ناوچە دەشتایەکان بە گوێرەی ئەوەی کە لە دۆکیۆمنت و بەڵگەکانی هێزەکانی عێراقی داهاتووە وەکەوەی ئەوان دەستیان بەسەرداگرتووە و ئەوەی کە هاوپەیمانی نێودەوڵەتیش پشتڕاستی کردوێتەوە توانیویانە کە ئۆپەراسیۆنێکی ورد بکەن. زانیاری هەواڵگریەکان زۆر باش بوون، دەستکەوتەکەش لەوە بەدەست هاتووەک. ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە، تا ئێستاش بەردەوامن ڕاونان تاکو داعش بە یەکجارەکی لە جوگرافیای عێراق دەستخێتەوە. ئۆپەراسیۆنەکان بۆ کێوماڵکردنی چەکدارانی داعش ئەم ماوەیە زیادیان کردووە بە تایبەت بە سەرپەرشتی هێزەکانی هاوپەیمانان. ئایا ئەمە بۆ ئەوەیە کە ئەمریکا بڵێت عێراق هێشتا تۆ پێویستت بەمانەوەی منە لە وڵاتەکەت، یاخود لە ڕاستیە داعش ئێستا مەترسێکی جددیترە وەک لە 7 ساڵی ڕابردوو؟ ڕاستیەکەی داعش لە ڕووی ئۆپەراسیۆنەوە پاش داچووە و لە ڕووی لۆجستی و شەڕکردنیش ئەو توانای جارانی نەماوە. ساڵی 2020 داعش لە 1 ساڵدا توانیوێتی نزیکەی 170 ئۆپەراسیۆن بکات، بەڵام لە ساڵی 2024دا داعش نەیتوانیوە، ینی توانیوێتی تەنیا 64 ئۆپەراسیۆن بکات. تەنانەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانی پێشوودا داعش لەو ماوەیە زۆر چالاک ببوو و ناوێکیان لەو کردانیان نابوو، بەڵام لەو ماوەیەشدا بەڕاستی داعش نەیتوانی یەک ئۆپەراسیۆنیش بکات. بۆیە داعش وەکو توانای کەم بۆتەوە و ئەوەی ئەوان ئێستا پشتی پێ دەبەستن پشت بە ناوچەی لاواز دەبەستن و 4 کەس یاخود 5 کەس بەیەکەوە جموجۆڵێک دەکەن، هەوڵ دەدەن کە وەبەرهێنانێکی میدیایی لەم پرۆسەیەدا بکەن، چونکە داعش وەکو ڕێکخراو تواناکانی خۆی لە عێراق لەدەستداوە. لەگەڵ ئەوەشدا پشتگیریەکی کراوە لەلایەن هەواڵگری هەرێمی و نێودەوڵەتی بە تایبەتیش دوای ئەوەی کە پەرەستەندنەکان زیاتر بەرەو پێشەوە چوون و ئەو شەڕەش گەورەتر بوو کە ئیسرائیل لە هەمبەر غەزەیەکان دەیکات. بۆیە داعش ئێستا لەگەڵ ئەو هەواڵگریانە خەریکی هەماهەنگیە، لەگەڵ ئەوەشدا نەیتوانی شتێکی ئەو تۆ بکات. لە سووریا بە پێچەوانەوە چالاکتر بۆتەوە هۆکارەکەشی بارودۆخی ئەمنی ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵاتی سووریایە. بۆیە تێبینی ئەوە دەکرێت کە داعش
بەو ئاراستەیە کە لە سنووری باڵێن عێراق و سووریا دزە بکەن و بێنە بادیەی جەزیرە و بیابانی ئەمبار و بگەنە قوڵایی عێراق. بەڵام ئەو هەماهەنگی کە هەیە و سنووری عێراق ئێستا کە زۆرێک لە پاسەوانی و ئاسایشی باشی هەیە، چەندین خەندەق لێدراون، کامێرای گەرمی و چاودێری دانراوە، حکوومەت ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم کارە دەکات، تەنانەت لە ڕێگەی درۆن و هاوپەیمانی نێودەوڵەتی شەماهەنگی هەیە لەم ڕووەوە. هێزەکانی سوپای عێراقی جگە لە هێزەکانی پاسەوانی سنووریش هەردووکیان بەیەکەوە لە هەماهەنگیدا نەما وای کردووە بەڕاستی زۆر سەخت بێ داعش بتوانێت سنوورەکان ببڕێت. کەواتە دکتۆر لەمێدە و پرسیارە بکەم ئەگەر مەترسیەکانی داعش هێندە گەورەنین ئێستا عێراق خۆی دەتوانێت ئەمنیەتی خۆی بپارێزێ؟ بەدڵنیاییەوە ئەمە بابەتێکە ئێستاش مای ڕاجاییە بە تایبەتی لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی سەربازی، چونکە لیژنەیەک پێکێنراوە. ئەم لیژنەیە لە نێوان عێراق و لە تێگرتوەکانی ئەمریکایە. کاری ئەم لیژنەیە یاخود ئامانجیان بە دوواداچوونە و لێکۆڵینەوەیە لە توانای هێزە عێراقیەکان و توانای ئەو هێزانەیە لە گرتنەدەستی دۆسیەی ئەمنی لە هێزەکانی هاوپەیمانی و هەروەها بۆ ئەوەشەکە هەڵسەنگاندنێکی باش بۆ تواناکانی ڕێکخراوی داعش بکرێت. داعش ئەگەر کۆتایی بێت عێراق پێویستی بە چییە و ژووری ئۆپەراسیۆن دەبێت چی بکات ئەو کاتە. ئەمانە و چەندین دۆسیەی کە تاکو ئێستاش مای دەمەتەقە و دانوستانن لە نێوان عێراق و ئەمریکاوە بۆ ئەوەی کە هێزە چەکدارەکانی عێراق بگەنە ئاستێک بتوانن ئەم دۆسیە بە یەکجاری لە ئاست بگرن. توانە عێراقیەکان لەسەر ئاستی زەمینی، لەسەر ئاستی هەواڵگری و ئاسمانی و بەدەستێنانی زانیاری زۆر ورد، هەتاوەتی لە ڕووی هەواڵگری عێراق ئەو توانایی هەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی با بڵێن ئاڵنگاری داعش بە کۆ ببێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستمان بەوەیە کە توانای ئاسمانیمان بەرگری ئاسمانی بەهێزتر بکەین، تەکنۆلۆژیای پێشکەوتووتر بەکاربهێنین بۆ بە دوواداچوونی ئاسمانی و لێکۆڵینەوە و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی هەماهەنگێکی باشتر هەبێت لە نێوان ئەو هێزانەی کە بەیەکەوە سیستمی بەرگری عێراق پێک دەهێن لە نێوان سوپا و پێشمەرگە و تەواوی هێزەکانی دیکە. ئەمانە پێویستیان بە هەماهەنگێکی زیاترە، چونکەوانە بەیەکەوە دەتوانن شکست بە داعش بێن و بە یەک زاری لە نێو عێراق کۆتایی بێت. دەستخۆش، زۆر سپاس دەکەم دکتۆر عیماد عەلی ڕوبەیعی، شارەزای ئەمنی و استراتیژی لە بەغداوە میوانمان بوویت.